شەوی ڕابردوو عەلی وشیار لە کاتی چوونی بۆ مزگەوت لە گەڕەکەکەی خۆیان لە کەلار منداڵێکی تازە لەدایک بوو لە بنمیچی دیواری قوتابخانەی زۆزک دەدۆزێتەوە و پاش ئاگادارکردنەوەی پۆلیس منداڵەکە دەبرێت بۆ نەخۆشخانە. لە زۆر سەعات هەیشە چوون بۆ مزگەوت وەڵا سەگم کارتۆنێ کەوتە وەڵا مش گەڕیامەوە لاپایەکەم دالێ وەڵا سەگم ئەمە دەنگ مناڵی تێنەدای ئەمە مناڵێک هالەناو ئەم کارتۆنە وتیان کاکە دەستی پێوەمەدا هەتا جەرە دەکەین بۆ پۆلیس با پۆلی وەڵا جەرەیان بۆ پۆلیس کرد وتیان کاکە ئەمە مناڵێکە باران ئەدالەی هەلە ناو کارتۆنێکە وتیان بیتێنن بۆ مزگەوتەکە وەڵا دی پۆلیس بردی. منداڵەکە لە ڕەگەزی نێرە و ئێستا لە نەخۆشخانەی منداڵانی کەلار لە ژێر چاودێری پزیشکدایە. بەپێی وتەی بەڕێبەری نەخۆشخانەی گشتی کەلار هەموو جۆرە پشکنینێک بۆ منداڵەکە ئەنجام درراوە و هیچ کێشەیەکی تەندروستی نییە. دوێنێ شەو پەیوەندیمان پێوەکرا لەلایەن پۆلیسەوە بە بڕیاری دادوەرکە و مناڵە بێ داخلی نەخۆشخانە بێت. ئێمەش مناڵەکە داخلی نەخۆشخانەمان کرد و دواتر پزیشکی پسپۆری مناڵان چاودێری کرد و هەموو فەحسێکمان بۆ کردووە لەخوا بەزیاد بێت کێشەیەکی نییە و هەموو فەحسەکانی پشکنینی تایبەتی بۆ کراوە هیچ مشکلەیەکی نییە و هیچ نەخۆشیەکی نییە و چارەسەری پێویستی بیدای ئەوەی پێویست بۆمان کردووە و هەر خۆشمان نەخۆشخانە لەگەڵ بنکەی پۆلیسی نەخۆشخانە بە هاوکاری ئەوان شیر و ئەو شتانشمانە بۆ مناڵەدا بین کردووە لەسەر ئەرکی خۆمان لەگەڵ بنکەی پۆلیسی نەخۆشخانە بە هاوکاری ئەوان توانیمانە خزمەتی ئەو مناڵە بکەین. پۆلیسی گەرمیان چاوەڕێی بڕیاری دادگایە بۆ یەکلاکردنەوەی کەیسی ئەو منداڵە و پەڕاوی لێکۆڵینەوەشیان بۆ کردوتەوە. پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ئەمڕۆ داوە کراوەتەوە چاوەڕێی بڕیاری دادگاین بۆ دیاریکردنی چارەنووسی ئەم مناڵە دیارە لە ئێستاە خەڵکانێکی زۆر داوای ئەوەیان کردووە کە ئەو مناڵە تەبەنی بکەن و بەخێوکەن بەڵام ئەو ڕێوشۆنە ئەوە ڕێشۆنێکی یاسایی خۆی هەیە دەبێت داواکاری پێشکەش بە دادگا بکرێت و لەوێ دادگا بڕیار لەسەر چارەنووسی ئەو منداڵە ئەدات و ڕادستی چی خێزانێکێکە بۆی بەخێویکەن. چەند کەسێک داوایان پێشکەش کردووە بۆ بەخێوکردنی ئەو منداڵە و بڕیاریشە دادگا لە ماوەی 15 ڕۆژدا چارەنووسی بەخێوکردنی یەکلا بکاتەوە. هەر کەسێکیش مەرجەکانی بەخێوکردنی تێدا بێت منداڵەکەی ڕادەست دەکرێت و بۆ ماوەی 3 مانگ دەخرێتە ژێر چاودێری. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.